يعني أقرأ بين دعوة شيشانية خوشویستان گوتمان مهربانی کوردستانی هەمووان لێ بۆ هەمووانی ئەو خاتونێ 113 کیلۆ بوو ئێستا کە هاتی سەردانی کردیتەوە پاش کەمتر لە نیو ساڵی ئێستا بوویتە 85 کیلۆ بزانین هەست و شعورەکانی چییە ئەوەیە مهربانی ئێستا کە کوێتون باسی معانات و خۆت بکە یەکەم جار کوو ئێستا کوی ئێستا زۆر باش لە زۆر کێشە نەجاتم وەکو چێ وەڵای تەنگەت ئازاری پشت و قاچمەوە نەمەتوانی ڕێ بکەم جلوبەرگێکی جوان بۆ نابوو کێشەم زۆر بۆ دروست بوو لە ڕێی قەڵەیەکەوە ئێستا سوپاس بەخوا زۆر مرتاحم خەوم خۆشە ژیان زۆر بووە الحەمدولillah خوا لێتان ڕازی بێ ئینشاءالله هەیە دەرێنەوە عەمەلیاتێ بکەین هیچ هێز نامێنێ هیچ تاقەت نامێنێ ئەتو چ دەبێت سوپاس بەخوا زۆر باشە سوپاس بەخوای گەورە ناوێزەوە تەندروستیم سوپاس بەخوا تا ئێستا وابێت تاقەت نبووە لە خەستەخانە داخل بکرێن یان ئاوێکم بۆ هەڵبباسرێ هیچ کێشەیەوانە بوو هیچ کێشەت نەبووە ئیشی ناو ماڵی دەکەی هەموو ئیشێک بکەم سوپاس نانی دروست دەکەی بەڵێ یعنی نانی بەکرێ ناکەی نانیش بەکرێ ناکاتن نان بە خۆی دروستی دەکاتن شی لێنان میوانداری یعنی ئەگەر ئەمە بێن داوە دین کێشانیە تەواو خۆشەویستان مهربانی هی هەمووانە لە هەمووانە مهربانی تانی سێ ڕەقەمی کاتە دوو ڕەقەمی چەند کیلۆ یەکەم جار 113 کیلۆ ئێستا چەند بووی 85 113 ما کرد 85 بە کەمتر لە بە چەند عەمەلیات کردیا بە 5 مانگ و 10 ڕۆژی سێ ڕەقەمیمان کردە دوو ڕەقەمی بەردەوامی مهربانی خزمەت خێر خۆشی تیمی نەشتەرگەری مهربانی تیمەکی ڕێگە پێدراوە لە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان بە لێزانی بە جوانی بە ئامێری پێشکەوتوو و نەشتەرگەریەکان دەکاتن بە پشتیوانی خۆی گەورە بە پێشەنجی دەمێنەوە تاوەکو یەکی دوو عەمەلیاتی بڕی نیگەردەی دەکەین یەکی دوو ڕای دەگرین تاوەکو دوای جەژن دەرێن اللهم بلغنا رمضان نامانەوێت بە ڕۆژی نەبن لە ڕەمەزانێ دویەکە تا یەکی دوو عەمەلیات دەکەین یەکی دوو ڕادەگرین بەهۆی هاتنی مانجی ڕەمەزان لە دوای جەژن دەست پێ دەکەینەوە نەخواسم کەتەوەن کاتتر درێ خی گەورەتان پارێزێ بەڕاستی نەخۆشخانەیەکی جوانە نەخۆشخانەیەکی پاک و تەمیزە جێگای ئەمان و سیخەیە ئەو کەسانە کە بیانێ بێن ئێستا من خۆم بە خۆم لە قەزای چەمچەماڵە تقریبەن سێم جارمان نەخۆشخانە ئەبینم و یەم سەرەتا ئیسپات و جوولێکمان کردووە پاشان ئیشی کارەکانمانی ڕێکخست الحەمدولillah بۆ خێزانم کێشی زۆر بوو نەخۆش بوو زۆر بەتاقەت بوو ئیستا سوپاس بەخۆی پەروەردگار تقریبا 28 کیلۆ دابەزیوە لە خلالی کەمتر لە 6 مانگ مساعدەی خەڵکەکەن بەڕاستی هاوکاری خەڵکەکەن یعنی کەسانێکی وەکو من بۆی بە باسی کەس نەبێن بێم بۆی باسیکەم یعنی ئەو عەمەلیاتە لە شوێنی تر وایە قەناعەتم وایە لە 50 وەرەقە 40 وەرەقە کەمترم ناڕۆی خوای گەورە لیان ڕازی بێ بەدوو لە منی هاوکاریان کردین ئیشەکەیان بۆ کردین و بگرێت چیمان و تووە هاوکاریان کردین و توێنە با بەدڵێەوە بێ خوای گەورە سەربەرزیان کە نمونەیان زۆر بێ میهرەبانی دڵسۆزی و لێزانی